ئەمانەی ڕوونکردنەوە بدەین لەسەر خۆپشاندانەکەی ڕۆژی پێنجشەممە کە چەند جێرە شوێنی کردابوو کە دەیانویست بەلاڕێدا بەرن ئێمە لەوە هۆشیارترین کەەوە ڕوودا هەتانێکم بە خاڵێک لەسەر خوێندکاران بۆ قوبوڵ نەکردنی داواکانمان ئێمە وە خوێندکاران بەرپرسنی لە ئەنجامدانی هیچ کارێک بۆ ڕۆژی یەکشەمە و داواکارن لایەنی پەیوەندیدار گیانی خوێندکاران سەلامەت بێت و هەر کەسێک گژی و ئالۆزی دروست کرد لەسەر خۆی بەرپرسیار بێت خوێندکاران داواکاریشین کە خوێندکاران ڕێگەت بە هیچ کە دەستێکی دەرەکی نەدەن بۆ دروستکردنی ئالۆزی هاتاوەکو هەمووان سەلامەت بن داواکاری ئێمە زۆر بەڕوونی هەوڵێک بدرێت لە پێناو بەرژەوەندی خوێندکاران یان بەکەمکردنەوەی منهەج یان یاخود گۆڕانکاریکردن لە ساڵنامەی خوێندن خوێندکاران سوودمە بن لەم بڕیارە کە دەدرێت خوێندکاران و مامۆسایان فشاری دەرونی نەکەوێتە سەریان بە تایبەتی خوێندکاران سوودمە بن لەم بڕیارە داواکارین لە بەڕێوەبەرەکان کە هاوکاری خوێندکاران بن ئەگەر مافی خوێندکارانتان دەبێت ئێمە لە پێناو مافەکانی ئێوە دواکەوتوین ئێوەش هاوکارمان بن بۆ گەیشتن بە مافەکانمان دەروونێکی قورس لەسەر خوێندکاران دروست ناکەن بە کارامەی مامەڵەکە باردۆخەکەدا بکەن یەکەم چینی زەرمەند ئێمەی لە کۆمەلگا چاوەکان ناکەونە سەر ئێمە لەبەر ئەوەی گفتارێکی جوان و قسەی شایستە دەکەین ئێوەش هاوکارمان بن بۆ گەشتن بە مافەکانمان ئێمە داوا دەکەین دەستکاری ساڵنامەی خوێندنمان بۆ بکرێت یان کەمکردنەوەی منهەج چاوەڕێی